عێراق خەونێکی بەدیهێنا کە 40 ساڵە کاری بۆ دەکات، ئەویش هەناردەکردنی غازی سروشتیە. بۆ یەکەم جار لە مێژووی عێراقدا کەشتێکی بارهەڵگری پەنەما بە ناوی کۆرا لە بیستی ئەم مانگەدا و لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆوە 10,000 پێسێژە غازی شلی لە بەندەری خۆرزوبێر لە باشووری عێراقەوە بۆ ئیمارەی فوجەیرە لە میرنشینی ئیمارەت هەناردەکرد. بەوەش عێراق بە فەرمی بووە یەکێک لە هەناردەکارانی غازی شل لە جیهاندا، ئەوەش دوای واژۆکردنی یەکەم گرێبەستی فرۆشتنی غازی سروشتی لەگەڵ ڕێکخراوی ئۆپێکدا. هذه الشحنة المصدرة لحساب إحدى الشركات. عاصم جیهاد و تەبێژی وەزارەتی نەوتی عێراق ڕایگەیاند بڕیارە لە 29 ئەم مانگەدا بۆ جاری دووەم قەبارەیەکی دیکە لە غازی شل هەناردە بکرێتەوە. جیهاد ڕوونی کردەوە ئەو غازە شلەی هەناردەکراوە بەرهەمی پرۆژەیەکی هاوبەشی نێوان کۆمپانیای غازی بەسڕەیە کە لەلایەن دەوڵەت و کۆمپانیەکانی ڕۆیاڵ داچ شلی هۆڵندی و میتسۆبیشی ژاپۆنی بەڕێوە دەبرێت پشکی حکوومەتی شتیایدا لە سەدا 51 و هەردوو کۆمپانیاکەش خاوەنی لە سەدا 49 پشکەکانن. هاوکات عادل عەبدولمەهدی وەزیری نەوتی عێراق جەختی کردەوە لە هەوڵی ئەوەدان ببنە پێنجەم وڵات لەسەر ئاستی جیهان لە ڕووی بەرهەمهێنانی غازی شلەوە. ئاماژەی بەوەش کرد عێراق لە پلەی 12میندایە لە ڕوویەدەگی غاز کە بە 131 تریلیۆن پێسێجا مەزەندە دەکرێت. هەر بۆیە لەمە دووە ئامانجی وەزارەتەکەیان بۆ بەرهێنان دەبێت لە سامانی هایدرۆکاربۆنی و زیادکردنی داهاتەکانی عێراق لە ڕێگەی سامانەکانی غاز و نەوتی خاوە. ئەوە لە کاتێکدایە کە لە کۆتایی ساڵانی هەفتاکانی سەدەی ڕابردووەوە عێراق پلانی هەناردەکردنی غازی سروشتی هەبووە، بەڵام بەهۆی جەنگی عێراق ئێران و بردومانکردنی بەندەرەکانی عێراقەوە پلانەکە جێبەجێ نەکرا. بەوتەی زۆرێک لە پسپۆڕانی ئابووری عێراق ئەو هەنگاوە پێشکەوتنێکی گرنگە لە سای ئەو دۆخە خراپەدارایی کە عێراق تێکەوتووە بەهۆی جەنگی دژی داعش و دابەزینی نرخی نەوتەوە. عێراق لە دوو سەرچاوە غازی سروشتی دەست دەکەوێت کە یەکیشیان ئەو غازەیە کە لەگەڵ دەرهێنانی نەوتدا دەردەچێت، دووەم سەرچاوەش کێڵگەکانی تایبەت بە غازن وەک عەکاس و مەنسووریە و سیبە کە لە سەدا 25 کۆی سەرچاوەکانی غاز پێکدەهێنن. لەو چوارچێوەیەدا 10 کێڵگەی تایبەت بە غازی سروشتی لە عێراقدا هەن کە سیانیان دەکەونە هەرێمی کوردستانەوە و بریتین لە کێڵگەکانی خوورمەڵە و چەمچەمال لە سلێمانی و سیمێڵ لە دوهۆک. لە ئێستاشدا کۆمپانیای غازی بەسڕا سەرقاڵی چارەسەرکردنی ئەو غازە سروشتیەیە کە لە کاتی دەرهێنانی نەوتدا لە کێڵگەکانی باشووری عێراقدا لەگەڵ دەرهێنانی نەوتدا دەردەچن و پێشتر بە فیڕۆ دەچوون تا بە شێوەیەکی سەرەکی لە کارپێکردنی وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا و پڕکردنەوەی پێداویستە ناوخۆییەکان سوود لێی بەربگیرێت. بەوتەی پسپۆڕانی بواری وزە عێراق ساڵانە زیاتر لە 2 ملیارد دۆلار بە فیڕۆ دەدات، ئەوەش بەهۆی سووتانی ملیارێک و 300 ملیۆن پێسێژە غازی سروشتی لە ڕۆژێکدا کە لەگەڵ دەرهێنانی نەوتدا دەردەچێت. کاروان شێخ موحسین NRT